ئەم کە بە برژاندنە بۆ بۆنەیەکی جیاوازە. قوتابیانی ساڵی 90ەکانی خوێندنگەی ئەحمەد موختار جافن مامۆستاکانیان داوەت کردووە ساڵانە لە شوێنێک کۆ دەبنەوە بێ ڕەچاوکردنی بیر و بۆچوونی جیاواز. ئەو جیلەی 91 تا 94 ساڵانە ئەم دیدارانمان هەیە هەرجارێ لە شوێنێک هەرجارێ یەکێ لەو برابە ڕێزانە سەرپەرشتیەکە یاخود سپۆنسەریەکە یادگاریەکان هەمیشە تەمەن ئەڕوا دیارە ئەوەی ئەمێن تۆ یادگاریەکانە ئەو مامۆستا بە ڕێزانە کە ئێمان فێر کردووە ئێستش ڕێزیان نەگرێ ئێستش بە مامۆسای خۆمانیان ئەزانین لە هەر پۆست و پلە و تەمەنێکا بین. سواسیانەکەین کە ئێمەیان لێرە کۆ کردوتەوە دیداری وەفایە کە ئەوان وەفایان هەیە لە بەرچاویانە ئەم جیلەی کە ئێمە پەروەردەمان کردو جیلێکی زۆر چاک بوو. ئینشاڵڵا قوتابیەکانی ئیسەشمان هەر چاکن ئەلحەمدوللا هەڵەبجە و هورامان و شارە زۆر بەناوبانگە بە قوتابی زیرەک بە مامۆسای دڵسۆز. هەرێکێکیش ئەم هاوڕێیانە ئابینین زۆر بە خۆشحاڵی و یعنی پێمان خۆشە یەکێ حاکمە یەکێ دکتۆرە یەکێ محامیە هەرێکێ لە پۆستێکە یەکێ مامۆستایەکی بڕێوەبەر هەرێکی لە پۆستێکە. مامۆسامان هەبوو سەردەمی خۆی دەڵێ من 40 ساڵ لە خزمەتی مامۆساکەما بەیانیان پێش ئەوەی هەڵسێ لە خەو لە بەردەرگای ماڵەکەی بووم لە خزمەتی ئەوە چوومەکە مزگەوت خوێندومانە یەکێک لە لەوانەی کە ئیمامی نەوویژە فەرمێت کە تۆ دەکرێت سوحبەیەکی دوور و درێژە لەگەڵ مامۆساکەتە لەگەڵ ئەهلی عیلما بژیت. ئێمە لەم دیدارە ئەمەمان پێڵێ خۆ ئێمەش مامۆساین بەیاندوبانی ئاواتە خوازین ئەم دیدارە لە خوێندکارەکانمانە ببینینەوە زۆر خۆشە. ئێستا قوتابیەکان هەمویان پلەپۆستی جیاوازیانەیە هەیەنە وەزیر و ئەندام پەرلەمان و مامۆستای زانکۆ ساڵانە لەسەر ئەرکی یەکێکیان کۆ دەبنەوە. بەڕێوەبەری و کاتی ئەحمەد موختار جاف دەڵێت دڵخۆشم بەرەمی ماندووبوونی خۆم دەبینم کە قوتابیەکانم هەر یەکێکیان لە پلە و پۆستێکی گەورەی جیاوازن. ئەمە تەبعەن زۆر جێگای دڵخۆشیە بۆ من کە بەرهەمی خۆمە بینمەوە کە خەڵک ئەڵێ دەوڵەمەندم ئەوەنە سەرۆتم هەیە من دەوڵەمەندم ئەوەنە نەوەم پەرۆ دەکردو. ئینشاءڵڵا جێگەیان باشترە بێ و هەر هەموویان وەزیفەی چاک و ڕێکوپێکیان هەیە. کۆبوونەوەکەیان ناوناوە دیداری وەفا. ئەمە سێم دیدارە و بڕیارە ساڵانە کۆبوونەوەکە بەردەوام بێت. یادەوەری نێوان مامۆستا و قوتابی بەبیر دەهێنرێتەوە. ژمارەی قوتابی و مامۆستا 150 کەسن. قوتابیەکانیش ڕێز لێنانیان بە مامۆستاکانیان دەبەخشن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.